ژمێر 4 ئەم ئێوارەیە ڕووداوێکی سووتان لە مامەلی ئاسنەکە ئەلفاستیل بۆ توانەوەی ئاسنەکانی شەیتان هەیە لەوێ بەهۆی تەقینی کوورەکەەوە کوورەی ئاستنەوە هەڵچووە 11 کەس بریندار بۆ سوتاوە دوایەوە کە ئەمان دێنە نەخۆشخانی شێت پێشەوە چارەسەری پێویستیان بۆ دەکرێت 4 لەم بریندارانە لەم سوتاوانە ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی دەکرێت بەهۆی کە برینەکانیان زۆر بۆ سوتاوەکانیان زۆر بووە دیارە سەرجەمیان باری تەندروستیان جێگیر و باشە بەڵام لەبەروی ئێمە بەشی سوتاویمان لێنە نەخۆشخانەی شەید پێشڕە بۆ ڕەوانی نەخۆشخانەی سلێمانی کراوە باخەکەی کە 8 کەسن لە لای ئێمە ماونەتەوە زۆر بەشیان وردە و دەگەڕاونەوە بە شوێنەکانی خۆیان لەبەری باری تەندروستی زۆربیان باشن لە هەر بەداخەوە ئەمڕۆ کە دوای ئەو ڕووداوێکی کەی کوشتن کە دوای کە کەسێک گەێنرێتە نەخۆشخانی شێتپرە پشکنی بۆ دەکرێت بەداخەوە بۆ هی فیشەکۆ پێکرابوو جانی سپاردووە دوای کە خێزانی ئاماژەی بۆ کرد کە ئەمە پێشمەرگەی دانیشتوی شاری چەند شەماڵە گەڕێکی ئاسوودە تەمەنی 40 ساڵە بەهۆی فیشەکەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە هۆکاری کوشتنەکەی لەلایەن برایانی ئەمنیەوە ئاماژەی پێکرا و ئێساکە دوای کەڕەکاری یاسایی بۆ کرا ڕەوانی پزیشکی دادی سلێمانی دەکرێت.